ساڵی 1926 بوو لە سلەیمانی یانەیەک هەبوو کاتە تەمەنە پێیانەوت نادی و منتەدا و لەو جۆرەشتانە ئەوترا نادی زانستی پێوترا. نادی زانستی بریتی و لەو کەسانەی کە ڕۆشنفکر بوون بەڵام ڕۆشنفکریەکی عەلەمانی لە شارە هەبوون هەروەکوتمان لە ساڵی 1990 کە ڕۆژنامەی پێشکەوتن کە مێجەرسۆن بۆ خۆی چاپخانەکەی هێنابوو بۆ کوردستان و کوردی ئەزانی هێنای بۆ سلەیمانی و خۆشی بوو بە سەر نووسەری و کوردی ئەنووسی ئەویست تەیارێکی قەومی کوردی دروستکە لەسەر ئەم عەلەمانیەتە کۆیان کاتەوە ئەمان ببنە نوێنەری شۆڕشی کوردی نەک ئەو هەموو شێخ و مشایەخەی تەریقەت و مەلا و مفتی و قازیە. لەم سەردەمەی ئێستاش باسی یەکەم کە باسی 1927 بۆ 30 یەکەم ئەم 3 ساڵە پڕمعاناتە لە کوردستانی باشوور. لەو سەردەمەشە ئەم نادی زانستیە بریتی بوو لە مەڵبەندێکی ڕۆشنفکری کوردایەتی عەلەمانی کە خەڵکانێکی کۆ کردبوو لە ڕۆشنفکرانی کورد، بەڵام زۆرینەی ڕەش و ڕووتی خەڵکەکە و ئومێدێکی بەسترا و بە ئاڵاکەی شێخ مەحموودی حەفیدەوە هەبوو، چونکە شێخ مەحموود قووەتی هێزی کاریزمی خۆی و شخصیەتی کاریگەری خۆی لە کووردا زۆرتر هەبوو و ئەو لە ڕیزی ئەو زنجیرە هێشوانە بوون، ئەو بۆڵانەی بەو هێشوەوە لکابوونەوە کە ئەم شەریعەتی ئیسلامە پەروەردەی کردبوون لەگەڵ ئەو تەحەفوزاتانەی کە لەسەر هەرێکێکیشیان بە دیدی ئێستای 2007 مان و لە سەردەمی ئەنتەرنێتە هەمانە هیچ هونەریەکیش نییە، چونکە باسە لە سەردەمانێگەکەین 89 ساڵ لەمە و پێش. لەو سەردەمەیە شێخی مەزن ئەو وجودە کاریزمێ بە قووەتەی هەبوو. ئینگلیز و عێراقیەکان پێیان وابوو ئاتە حکومەتی مەلیک فەیسەڵ و عەبدولموحسین السەعدون پێیان وابوو شێخ مەحموود و هەر کەسێک لە دایرە و بازنەی ئەوە ئەگەڕێ لە تەوەری ئەوە ئەخولێتەوە لە پاشماوەکانی فکرەی جامیعەی ئیسلامین کە لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدە دروست بوو. واتە شێخ مەحموود و ئەوی لەگەڵیان بزوتنەوەیەکی کوردایەتی بە ئیسلامێکی کلاسیکی، واتە تێگەیشتنێکی کلاسیکی مەبەستە، ئیسلام خۆی هەر ئیسلامە، بە تێگەیشتنێکی کلاسیکی لە ئیسلام تەیارێکی بەهێزی کوردایەتی و کوردێتین کە هەوڵی ژەدەن بۆ دروستکردنی دەوڵەتێکی کوردی سووریشن لەسەرەوە و شێخ مەحموودی حەفید یەکێکە لەو زەعیمانە یەک بە دوای یەکدا هاتوون. لە سەردەمانی شێخ مەحموودی حەفیدە ئیسماعیل خانی سمکۆش لە ورمێ هەیە، شێخ عەبدولسەلامی بارزانیش لە بارزان هەیە و هەروەها شۆڕشەکانی تریش دیسان بەردەوامن، شخصیاتی تری کوردی هێشتا بەردەوامن لە مەدای 50 ساڵی ڕابردووە. ساڵی 1926 بوو لە سلەیمانی یانەیەک هەبوو کاتە تەمەنە پێیانەوت نادی و منتەدا و لەو جۆرەشتانە ئەوترا نادی زانستی پێوترا. نادی زانستی بریتی و لەو کەسانەی کە ڕۆشنفکر بوون بەڵام ڕۆشنفکریەکی عەلەمانی لە شارە هەبوون هەروەکوتمان لە ساڵی 1990 کە ڕۆژنامەی پێشکەوتن کە مێجەرسۆن بۆ خۆی چاپخانەکەی هێنابوو بۆ کوردستان و کوردی ئەزانی هێنای بۆ سلەیمانی و خۆشی بوو بە سەر نووسەری و کوردی ئەنووسی ئەویست تەیارێکی قەومی کوردی دروستکە لەسەر ئەم عەلەمانیەتە کۆیان کاتەوە ئەمان ببنە نوێنەری شۆڕشی کوردی نەک ئەو هەموو شێخ و مشایەخەی تەریقەت و مەلا و مفتی و قازیە. لەم سەردەمەی ئێستاش باسی یەکەم کە باسی 1927 بۆ 30 یەکەم ئەم 3 ساڵە پڕمعاناتە لە کوردستانی باشوور. لەو سەردەمەشە ئەم نادی زانستیە بریتی بوو لە مەڵبەندێکی ڕۆشنفکری کوردایەتی عەلەمانی کە خەڵکانێکی کۆ کردبوو لە ڕۆشنفکرانی کورد، بەڵام زۆرینەی ڕەش و ڕووتی خەڵکەکە و ئومێدێکی بەسترا و بە ئاڵاکەی شێخ مەحموودی حەفیدەوە هەبوو، چونکە شێخ مەحموود قووەتی هێزی کاریزمی خۆی و شخصیەتی کاریگەری خۆی لە کووردا زۆرتر هەبوو و ئەو لە ڕیزی ئەو زنجیرە هێشوانە بوون، ئەو بۆڵانەی بەو هێشوەوە لکابوونەوە کە ئەم شەریعەتی ئیسلامە پەروەردەی کردبوون لەگەڵ ئەو تەحەفوزاتانەی کە لەسەر هەرێکێکیشیان بە دیدی ئێستای 2007 مان و لە سەردەمی ئەنتەرنێتە هەمانە هیچ هونەریەکیش نییە، چونکە باسە لە سەردەمانێگەکەین 89 ساڵ لەمە و پێش.
لەو سەردەمای شێخی مەزن ئەو وجودە کاریزمێ بە قووەتەی هەبوو. ئینگلیز و عێراقیەکان پێیان وابوو، ئاتە حکومەتی مەلیک فەیسەڵ و عەبدولمەحسین السەعدون پێیان وابوو شێخ مەحموود و هەر کەسێک لە دایرە و بازنەی ئەوە ئەگەڕێ لە تەوەری ئەوە ئەخولێتەوە لە پاشماوەکانی فکرەی جامیعەی ئیسلامین کە لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدە دروست بوو. واتە شێخ مەحموود و ئەوی لەگەڵیان بزوتنەوەیەکی کوردایەتی بە ئیسلامێکی کلاسیکی، واتە تێگەیشتنێکی کلاسیکی مەبەستە، ئیسلام خۆی هەر ئیسلامە، بە تێگەیشتنێکی کلاسیکی لە ئیسلام تەیارێکی بەهێزی کوردایەتی و کوردێتین کە هەوڵی ژەدەن بۆ دروستکردنی دەوڵەتێکی کوردی، سووریشن لەسەر ئەوە. وە شێخ مەحموودی حەفید یەکێکە لەو زەعیمانە یەک بە دوای یەکدا هاتوون. لە سەردەمانی شێخ مەحموودی حەفیدە ئیسماعیل خانی سمکۆش لە ورمێ هەیە، شێخ عەبدولسەلامی بارزانیش لە بارزان هەیە، و هەروەها شۆڕشەکانی تریش دیسان بەردەوامن، شخصیاتی تری کوردی هێشتا بەردەوامن لە مەدای 50 ساڵی ڕابردووە. لە یەکی تەمووزە هە لە ساڵی 1930 لە یەکی تەمووزە پەیماننامەیەک ئیمزا کرا لە نێوانی عێراق و بەریتانیا. ئەمە وەختێک کە ئیتیفاقەکە ئیمزا کرا معارەزەیەکی زۆر گەورەی لە ناو خەڵکیە دروست کرد. ئەمە پێوترێ ڕێکەوتن نامەیە معاهدەی ساڵی 1930. بە شێوەیەکی گشتی عێراقیەکان لی دڕدۆنگ بوون، بێئومێد بوون، پێیان واو هیچ شتێ بۆ ئەوان تەحقیق ناکە، کوردەکانیش دەهێندەیتر. چونکە کوردەکان گەیشتن ئەوەی کە باشە لە سەردەمی ئەم احتیلالەیە کە ئێستا هەیە، واتە ئەو سەردەمەی ئەوساهی ئینتیدابی بەریتانی کە هەیە، کاتێک 20 ساڵەکە کۆتایی دێ و بەریتانیەکانە کشێنەوە، ئێمە کەوینەوە ژێر ڕەحمەتی جەمیل مەدفەعی و جەلیل قومبەلەیەکی ترە و کات. لەبەرەوە معروف چیاوک کە نوێنەری خەڵکی هەولێر بوو لە پەرلەمان، بە نووری پاشای وت بە نووری سەعید، پێیوتی باشە چ زەمانەتێکێ چ دەقێک هەیە لە دەستورێکە هەبێ کە مافی ئێمە بپارێزێ دوای ئەوەی کە ئینتیدابی بەریتانی ئەکشێتە دواوە. ئەوەش لە تەقریرێکی تایبەتە هاتووە کە هەر لە مەزدەرێکی ئینگلیزیە ناوی گرێت بریتن ئەنجا سپێشیال راپۆرت لە لاپەڕەکانی 262 بۆ 64 لە وەسائقی مستعمراتی بەریتانی کە بە کاپتەڵە نووسرە C.O ئەنجا ژمارەکەی 730 خەتێکی مائیل 1157 خەتێکی مائیل 5 هەروەها لە تەلەگرافێکە هەیە کە نووسراوە لە سولەیمانیەوە لە 10 تەمووزی 1930 ژمارەکەی 144562. دیسان تەماشاکەین ئەم جەوەی کە وردە وردە ناڕەحەتیەکی لەسەر کورد دروست کرده بوو. ئەمە وای کرد مزاهرات دروست ببێ لە کووردا، عریزەی تر زۆر بنووسرێ، جەمعیاتی تری کوردی دروست ببێ، هی سڕی وەکو سەرکەوتن و یەکێتی گەلی کوردستان و نادی تەرەقی کوردی و لەو کاتانە کە دروست بوو اینجا کەوتنە بڵاوکردنەوەی مەنشورات. ئەمانە جار بۆ جاری تر جەوەکە کەش و بارودۆخی کورد ئاڵۆستر ئەبوو، پشێوتر ئەبوو، بێئومێدتر ئەبوو. ئەوە عەرەب دەوڵەتی خۆی مەحکەمەکە دروستیەکە، ئێمە دەستمان لە بەتاڵەوە دەرەچێ، هەموو احتیمادێکمانە بکەینە سەر ئەوەی کە مێجەریۆنگەڵ احتیمادکەنە سەر من بەو سیفەتەی کە نوێنەری مەندووبی سامی بەریتانیای گەورەم لە وڵاتی ئێوە لە عێراق هیوا و ئاواتان دێنمەدی، بەڵام پێناچێ هیچ شتێکی ڕاست بێ. ئەوەش کە لە 8 4 1930 مەندووبی سامی ئەم قسەی بە نائیبە کوردەکان و بە پارلەمانتارە کوردەکان و دتی احتیمادکەنە سەر من، چکە خۆ من نوێنەری بەریتانیای عوزمام لە وڵاتی ئێوە، حتمما من حەقەکانتان بۆ وەرەگرم. لە 16 حەوتە دوای چەند مانگێک، طبعا مانگ بە مانگ ڕووداوەکان سەریعترە ڕۆیشتن. لە 16 حەوتی 1930 ئەنجومەنێکی ناوچەیی هەبوو لە سلەیمانی، محەلی سلەیمانی، بڕیاریاندا ئەو ئینتیخاباتەی کە داوا ئەکرێ بکرێ
ئەمان مقاتعیکەن نائبە کوردیەکانیش یعنی پەرلەمانتارە کوردیەکانیش بێنە دەرەوە واز بێن لە سلەیمانی ئەمە ڕوویدا ئەم ڕەئیە تەڕح کرا ئەوانەی هەولێریش بە هەمان شێوە ئیستیجابەیان بۆ خەڵکەکە وردەوردە گەیشتە پیاو ماقوڵانی کورد لە مووسڵیش تەبەن کەرکووکیش هەروەها تابعان وردەوردە لە کوردستانی باشوورە ئەم دەنگە بە شێوەیەکی گشتی هەمووی دروست بوو کە لە 22 حوتە دوای چەند ڕۆژێک دوای و هەفتەیەک دوای ئەوە قەومیە کوردیەکان سەر لە نوێ عەریزەیەکی تریاندایەوە بە عوسبەت الئومەم ناڕەزایی خۆیان لەوەیە دەربڕی وتیان ئێوەش بێدەنگن لەوەی کە چی بە سەرمافی کوردەهێنرێ لەم عەریزەی دواییەیە پیاو ماقوڵانی کورد و پیاوە دینیەکان و ڕئیس عەشیرەتەکان و هەمویان ئیمزایان کردبوو ئەمە یەکێکە لە کاریگەریترین عەریزەی کوردی کە نووسرابێ بۆ عوسبەت الئومەم یا بۆ دەستگانێ و دەوڵەتیەکانی ئەو سەردەمانە و تا ئێستاش جگەلەوەی کە طبعا لە انتخاباتی پێش 2-3 ساڵ لەمە و پێشە نزیکی 2 ملیۆن کورد ئیمزای کرد بۆ کوفی عەنان کە ئێمامانە دەوڵەتی سەر بە خۆمان هەبێ ئەویش هەر نەیخوێندە و کردی بە تونی حەمامە حەمامی پێگەرم کە بە هەر حاڵ لەو سەردەمەیە قسەیەک بڵاو بوو بۆ بەناو کووردا کە بەریتانیەکان ئەیانەوێ پشتی کوردەکان بگرن بۆ دروستکردنی حکومەتێکی خۆیان لەژێر ئینتیدابی بەریتانی هەڵبەتە شێخ مەحموود ئەمەی ئەویست جا ئایا بڵاوکردنەوەی ئەم ڕەئیە لەوە بوو لە هاوبیرانی شێخ مەحموودەوە بوو کە بۆ ئەوەی ئینگلیز تەئیدمانەکە بێخەم بن و خەڵکی نەوەرن بەدەم شۆڕشی شێخ مەحموودەوە یان لەوە بوو کە قەومیە عەرەبیەکان لە ناوە بڵاویانە کردەوە بۆ ئەوەی خەڵکی خۆیان زیاتر بەگەڕخەن بۆ ئەوەی کە ئاگادار بن لەوەی ئینگلیز یاری بە کوردەکانەکە بۆ لاوازکردنی حکومەتی عەرەبی لە بەغدا بە هەر حاڵەوە بوو باسمان کردمان مێجەڕیۆنگ لەگەڵ جەعفەر پاشە جەولەیەکیان بە لیوا کوردەکانە کرد هاتن بە کەرکووک و هەولێر و سلەیمانی و بەڵام کە گەیشتنە سلەیمانی جەوێکی زۆر خراپ هەبوو ئیستیقبالەکان ئیستیقبالێکی زۆر خراپ بوو طبعاً چونکە ئەوانیش بە شێوەیە کە هاتبوون لە بارودۆخێکا بوو هی ئەوە نەبوو کەس ئیستیقبالیشان بکە یا ڕێزیان لێ بگرێ بەو شێوەیە ئەوان کە هاتن تەئکیدیان لەوە کردەوە وتیان حکومەتی عێراقی نیەتی وایە ویستی وایە زمانی کوردی بکە بە زمانێکی ئیدارەی ڕەسمی لە هەموو ئەو لیوایانەیە کە کورد زۆرینەن هەروەها زمانی کوردی ئەبێ بە زمانی ڕەسمی لە دادگا و لە وەزارەتی داد و لە تەربیە و تەعلیم ئەمەش هەمووی پێی وترا بوو یاسای زمانی کوردی یاسای زمانی کوردی ئەم جەولەیە 3 ڕۆژی خایەن بە منطقەی کوردیە بەڵام کە گەیشتنە سلەیمانی زۆر خراپ شکایەوە بەسەر ئەوانە چونکە خەڵک هەم ڕێزی لێ نەگرتن ئەوانش بە قووەتێکی عەسکەریەوە کە هاتبوون بۆ ئەوی دیفاعیان لێ بکرێ لە سەرباری ئەوەشەوە جەعفەر پاشا هەڕەشەی لە کوردەکان کرد بە شێوەیەکی زۆر نامعقولانە و نامەسئولانە لەوەی کە ئەگەر بێت و ئێوە بەرهەڵستی حکوومەتی عێراقی بکەن قەسابخانەیەکتان لەسەر دروستە بێ وەکو ئەوەی کەربەلا هەڵبەتە مەبەستی ئیمامی حوسەین نەبوو هی کەربەلای ئەو زمانە مەبەستی ئەو بوو کە کەربەلاییەکان چۆن بەرهەڵستی حکوومەتەکەی ئێمەیان کرد و لێیان دراو بە تەیارە ئەو کاتە ئێوەژە بێ زەریبەکەی ئاوا بدەن کوردیش لەو سەردەمای هەستی پێکرد هەرچی ئەو پەیمان و بەڵێنانەی کە بە کوردیاندا بوو هەر یەکە لە ئاستی خۆی فڕیدا بۆ سەرشانی یەکێکی تر و هیچ کەسێ ئامادەی ئەوە نەبوو کە تەنفیزی بکە یەکێک لەوانە پلانێک بوو پێیانوت پلانی پێرس کۆکس کە لە ساڵی 1921 وە لە مانگی پێنجەوە تەقدیم کرابوو کە وەعدی حکمی ذاتی درابوو بە کورد هەروەها دامەزراندنی لیوای دهۆک قەزا و ناحەکانی مووسڵش کە کورد زۆری نەیانن بدرێتەوە بەم کەرکووک ئەمە ئەڵێم ساڵی کەی بدرێتەوە بە دهۆک عەفوەن ئەمە ئەڵێم ساڵی کەیە مانگی 1921 کە خەڵکینە لە زمانی ئەحمەد حەسەن بەکرا دهۆک بوو بە محافەزە یعنی لانی کەم 50 ساڵی زیاتر خایان هەتاوەکو ئەو مەطلەبە هاتۆتە دی لەبەرەوە گەر تۆ خۆت پشتی خۆت نەخورێنی چاوەڕێ مەکە یەکێکی کە بۆت بخورێنێ تۆ خۆت نەبی بە پیا و ئیرادەی خۆت بخەیتە گەڕ و ساحەبی خان و ماڵی خۆت بی
چاوەڕێ مەکەیەکێ بە سەدەقە بێ بۆت بکا بە ئیمارەت و بۆت بکا بە دەوڵەت و بۆت بکا بە شتێکی تر. لە 24 کانونی یەکەمی 1922 دا ئیعلانێکی مشتەرەک هەبوو لە نێوانی حکوومەتی بەریتانی و عێراقیە کە بەدەق ئەڵێ حکوومەتێکی کوردی لە جنوبی کوردستان دروست دەکرێت. ئەوەش هەمووی بوو بە بەفری ئەو ساڵە و توایەوە. لە 11 تەموزی 1923 ئەنجومەنی وەزیرانی عێراقی دوای ئەوەی کە مەجلیسی پێیوترا تەئسیسی دامەزرێنەرانیان دامەزرا و هەڵبژێررا هی حکوومەتی عێراقی باسی ئەویان کرد کە مەسئولەکان نیازیان نییە لەو شوێنانەی کە زۆرینەی کوردن عەرەبیان لێ تەعین بکەن یان غەیری کورد. ئەوەش وا دەرنەچوو. لە 21 کانونی دووەمی 1926 عەبدولموحسین السەعدونی ڕئیسی حکوومەت خیتابێکی دا وەکو دڵخۆشکەرە و خۆشەوەکەرێک بۆ کوردەکان وعدەکەی دەمەزەرد کردەوە کە دیسان جارێکی تر بێخەم بن حکمێکی ئیداری زاتی بۆ کورد مسۆگەرەکەین. ئەوەش ڕۆی وەکو بەفری ساڵی 1926 توایەوە. لە 15 کانونی دووەمی 1925 عوسبەت الئومەم کە بڕیاری ئەوەی دابوو بە دەقێکی نێودەوڵەتی پێیوترا بوو زەمانات. لەو زەماناتە ئەوەی تیابوو کە پێویستە بە پێوەرێکی ئیداری معقول ئیدارەی ناوچەی کوردیەکە لە ناو عێراقا ببرێ بەڕێوە، یعنی ئیدارەیەکی زاتی تیا ببرێ بەڕێ. بەڵام بەداخەوە ئەوانە هەمووی وردە وردە هەر وەکوتم وەکو ئەو جۆرە بەفرانەی لەو ساڵانەدا بوون و لە بەهاریە هەمووی توانەوە بەداخەوە هەمویان توانەوە. کێشەکان زۆرتر ئەبوون، زمانی کوردی نەبوو بە زمانی ڕەسمی، 324 مەسئول لە ناوچەی کوردیە کورد بوون، لە بەرامبەریانە 165 عەرەب هەبوو، 180 عەرەب هەبوو، بە سەرجەمی عەرەب و تورکمان و جوولەکەکان کە 345 کەس بوون، کورد 324 کەسی هەبوو لە ناوچەی خۆی و لە وڵاتی خۆیان. تەنانەت متەسەڕیف ئەو کاتیان و متەسەڕیفی لیوای یعنی محافظ پارێزگاری شارەکە ویلایەتەکە. متەسەڕیفی هەولێر عەبدولقادر بێگ تورکمانێک بوو تەعینیان کرد. ئەوەی زەریبەی کۆ کردەوە لە سەراسەری کوردستانە لە 180یان هەموو غەیری کورد بوو. لەبەرەو کوردەکان هەستیان پێکرد نە زمانە چێتە پێشوە، نە دەستگایەکی زمانەوانی دروست دەکرێت. هەر یەکە لە ئاستی خۆی و عەرەبەکان ئەیانوت کوردەکان بە هیچ زمانە نازانین بە چ زمانە لەگەڵیان بدوێن، بە چ لەهجەیە کتێبیان بۆ بنووسرێت. هەروەکو چۆن ئێستا تورکیاش بە هەمان شێواڵ ئەگەر بڕیاریش بدەن بۆ کوردەکانەڵ بە چ لەهجەیە بنووسرێت، یا بۆ ئێمە کاڵم بە چ لەهجەیە بنووسرێتەوە بە لەهجەی مەسعود بەرزانیا بە هیچ جەلال تەڵەبانی. ئەمانە ئەمووی تەڵان مبەرراتێکی دوو لە ڕێوە سەخیفە، چونکە تۆ بە هەر زمانێک لەهجەیە بینووسیتەوە کورد هەمووی پێی قبوڵە. کابرایکی هەورامی اعتراضی لەوە نیە بە بادینیش بخوێنێ، بەڵام لە هەمان کاتە هەوڵ بدرێ بۆ ئەوەی زمانێکی هاوبەش لە نێوانی هەمووانە دروست ببێ. زمان لە مەدای نەوەکانە دروستە بێ، بە ساڵ و 2 ساڵ دروست نابێ، بە 50 ساڵ بە 100 ساڵ ئەتوانرە زمانێکی یەکگرت و لە ناو خەڵکا دروست بێ. هەموو زمانی وڵاتانی تریش بەو شێوە بوون. خۆ ئینگلیس 14 لەهجەی هەبوو کاتێک کە وردە وردە نووسرایە و قاموسەکانی نووسرایە. هەروەکو ئێستا کە کورد هەوڵەکانیان بەم ئاخری خستۆتە گەڕ کە بەداخەوە بایە زۆر زوو بیخەنەگەڕ. بە هەر حاڵ لەو سەردەمەیە شێخ لە ئێران بوو. ئینگلیس زۆری پێخۆش بوو کە لە ئێرانە، دوورە لە ساحەی تەئسیرەوە. بەڵام لە سلەیمانی تۆفیق وەهبی کە لە تەیاری عەلەمانیەکە کوردایەتی عەلەمانیەکە بوو لەسەر کار لابرا بوو. یەکێکی ئینگلیس خرا بۆ شوێنی ناوی ئەلبان بوو. ئەلبانی دارەیە بربەڕێەوە و تۆفیق وەهبیش لەولاوە. حقدی جەمیل مەدفەعی حکوومەتی عەبدولموحسین السەعدون هاتبووە سەر ئەوەی کە هەرچی کەسێ مزاهرەی دژمان کردووە کاتی خۆی بگیرێ و هەر کەسێ ئیلتیماساتی داوە بە عوسبەت الئومەم نابێ ببێ بە ئەندام پەرلەمان جارێکی تر لە بەغدا. هەر بەو شێوێش فعلەن چووە سەر معروف چیاوک و ئیسماعیل ڕەواندوزی و ئەمانە کە نوێنەری کورد بوون لە بەغدا جارێککە نەیانتوانی ببنەوە بە ئەندام پەرلەمان لە بەغدا. یعنی ئەندام پەرلەمانێتیەکە پیاوەتی خەڵکێکی بەغدا بوو کە ئەیان و فەرموەرن کورسیەکی شاغر پڕکەنەوە. بۆیە کورد ئێستا لە دوای ئەو خوێن و ڕەنجە زۆرە مەفروز نییە
بڕوا لە بەغدا ساحەبی کورسیەک بێت چ تەئسیرێکی هەیە ئەم کورسیە لە بەغدا بۆ سەرڕەوتی کوردی و قۆناغی ئێستای کوردی بەرەو دروستبوونی دەوڵەتێکی کوردی هیچ تەئسیرێکی نی. ئێستاش وەکو دکتۆر محمود عوسمانەوە هەفتەیەکە هەر هاوارەکە کورد پێویستە دراسی ئەوە بکاکە کە بکشینەوە لەم حکوومەتی نووری المالیکی با بە حکوومەتی نووری المالیکی خەنجەرێکی ژەهراوی بردووە بۆ لای ڕەجەب طەیب ئۆردۆغان بە هەردووچیان خەنجەرەکان بەرز کردوتەوە لە بڕڕاگەی پشتی کوردی بدەن کەچی کاکەی پارتی وێچێتی هەتا ئێستا ئەڵەی دەستیان لە ئاوی کەوسەر گیر بووە لە بەغدا لێی نابنەوە نووری المالیکی دەسم بە چم کتەوە گرتووە بم بە هەتا ناو جەرگەی بەهشت. نووری المالیکی تیاری سەدری بردوێتی سەر وازی لێ هێنا و کۆڵی لێدا و تەبەڕای لێ کرد تەوافق واز تەئیدی کرد و تەبەڕای لێ کرد علاوی تەئیدی کرد و تەبەڕای لێ کرد عالەموڵایەکە من ڕۆیشتون حەفدە وەزیری ڕۆیوە کەچی کاکەی کورد هەر تازە لێ دەست بە سمێڵە تاشراوەکەی دێنێ بە ئومێدیەوەی نووری المالیکی ڕاگرێ بەڵکو ئیشەڵا خێر و بەرەکەتێکی لێ بکەوێتە خوارەوە خێر و بەرەکەتیشی هەمومان بینیتان دوایەوەی لای ئۆردۆغان ڕۆژ یەکسەر بۆ تاران لەگەڵ ئاغای مححمودی ئەحمەدی نەژاد و لەگەڵ مححمودی شاهرودی و لەگەڵ ئاغای خاتەمی و ئەنجا لەگەڵ ئاغای منوچەهری متتەکی و ئەنجا لەگەڵ غولام حەداد و ڕئیسی پەرلەمان و لەگەڵ هەمویان کۆمەڵێکی زۆری شت ئیمزا کردو یەکێک لەوانە دروستکردنی دوو بۆری نەوتە موادی خام لە عێراقەوە ئەنێرن بۆ ئەوێ بۆمان پاڵفتاکەن لەولاوە دێتەوە بە نرخی دەولی بە $70 پێمانە فرۆشتێت لەم سرە بە نرخی خۆڵ یان وردە شوشەکەی کە لە کوردستان پێیانە فرۆشتە لەو سەرەوە بۆمانەکرایەوە بە ئینجانە و بۆمان هاتەوە ئەم دیویا بۆمانەکرا بە میزهریە و بە گوڵدا لەبەرە بەڕاستی جێی خۆشێتی کوردیش دیسان حساباتیە بۆ بکات ئەو هەموو جەولەی فێڵ و تەڵەکە بازی لە 1920 تا 1930 لە کورد کرا جێی خۆی بوو کە کورد ئاوڕێک لەوە بداتەوە کە ئیتر ئەوەندە نەڕوا لەگەڵێ بەڵام ئەو کاتە پێم وایە ئەو کاتە کوردەکانی ئەو کاتە لەبەر ئەوەی نوێنەرایەتی خەڵک بوون چوو بوونە ئەوێ نوێنەری حیزبێک نەبوون ڕئیسی حیزبەکە دانیشە لە سلێمانی و هەولێرەوە حکم کە بڵێ نەڕۆنە دەرەوە بڕۆنە دەرەوە وەرنە ناوە وەرنە دەرەوە نوێنەری خەڵک بوون ئیحساسیان بەوە کرد کە مەسئولێتێکی خەڵکیان لەسەر شانە لەبەرەوە زیاتر جەریئتر بوون تایە بەڵام بەداخەوە ئێستا ئەوە کە هەمومان هەست پێکەین زۆر شت بەو شێوەیە لە دەست چوو لەو وەسائقانەی کە ئێستا لە بەردەستان کە الحەمدلله ئێستا هەموو بڵاو بوونەتەوە هەموو ئەوە ئەسەلمێنن کە مەندوبی سامی بەریتانی لە تەقریری خۆیان کە ئەینووسێ بۆ وەزیری دەوڵەتی مستەعمەراتەکان کە ناوی هەمفریە ئەینووسێ کە ئەڵێ کوردەکان ئەڵێ حکومەتی عێراقی لەگەڵ ئەوەیە کە زۆری تەئکید کردوتەوە نووری پاشاش زۆری تەئکید کردوتەوە لەوەی کە مافی کوردەکانە پارێزرێ و زمانی کوردیەکە بەڕەسمی بەڵام حکوومەتی بەغدا هیچ سیاسەتێکی عەلەنی خۆی بەرامبەر بە کورد تەنفیز نەکردووە بە دەقیژەڵێ ئەمەش سەرپێچی کردنێکی ڕۆشنی دۆکومنتەکەی ئومەمی متحیدەیە ئەمەش ئەوەی کە خوێندبەوە بیزەبت دەقێکە لە وەسائقەکانی مەندوبی سامی بەریتانی لە بەغدا کە بە ئینگلیزی ئیشارەتی بەم شێوەیە بۆکرێ بە حرفی کاپتاڵی ئینگلیزیە نووسرێ BHCF ئەنجا ڕقەمەکەشی 13 خەتمائیل 14 دوایەوە ناوی ئیڤنتس ئین کوردستان دەلائل لە کوردستان و یان شاهد لە کوردستانەوە کە باس لەوە ئەکا ژمارە 10 یان مجەلەدی دەیەم لە دیسەمبەر 19 دیسەمبەری 1930 راپۆرتەکە نووسراوە هی مەندوبی سامی باس لەوە کە ئەوان بەریتانیەکانیش بێزار بوون لەوەی کە حکوومەتی عێراقی هیچ پابەندیەکی بەم وەسیقە نێودەوڵەتیەوە نەکردووە و ئامادەش نەبووە بەرامبەر بە کوردەکان هیچ بۆچی ئامادە نەبوون چونکە لەبەرەوە برانی بەڕێزی من ئێستاش کە سەیری عەرەبەکانەکەینەوە زۆر جار نەمەڵی فکریان شێوازی بیرکردنەوەیان دید و تێڕوانینیان بۆ کورد نەگۆڕاوە سەیری کە ئەو سەردەمانە چۆن بوون مەلیک فەیساڵ کە سەری هەڕەمەکە بوو لە عێراق لە بەغدا ئەیوت کوردەکان هەر وەختێک هەلیان بۆ بڕەخسێ لەودی و سنوورەوە سەیەلتەحیقونە بإخوانهم
ئەچنە ڕیزی براکانی خۆیان و لەو دی سنوورەوە هەلیان بۆ ڕەخساڕن دەوڵەتی خۆیان دروست دەکەن یعنی هیچ نییە وەلا نادەن بە عێراق. دیسان لە لایەکی ترەوە مەلیک فەیسەڵ و نووری سەعید ئەیانوت هەر شتێک بدەین بە کوردەکان تەشجیعیانەکە لەسەرەوەی کە شتی تریش داواکە. ئەمەش دیدێکی تر کە ینی نان دەینێ باشتر. جەمیل مەدفەعی و جەعفەر پاشاش ئەیانوت کوردەکان پێویستیان بە سیاسەتێکی سزای بە کۆمەڵ هەیە، بە کۆمەڵ سزا بدرێن بۆی فێری تەمەڕوت نەبنەوە دیسان لەگەڵ شێ مەحموود بچنەوە ئەو شاخە. بە عمومی سیاست مەدارە عەرەبیەکان کە وەزارەتیانە بربەڕێەوە حکوومەتەکەی نووری پاشارێ لە پەرلەمانە بوو بنیا لەگەڵ جەعفەر پاشا بە شێوەیەکی گشتی ئانوت کوردەکان بریتین لە تیرە و هۆزی بەربەری سەرسنوور بە عەسا نەبێ بە دارحەیزەران نەبێ کۆنتڕۆڵ ناکرێت. ئەوەی کە زۆر پیاو ماقوڵ و چاک بوو لەو حکوومەتی عەبدولموحسین سەعدون و پەرلەمانەکەی نووری سەعیدا ئەیود کوردەکان شوڕەفاء وشوڕەکا لكنهم ئەدنا مەرتەبە، پیاو ماقوڵن بەڕێزن جوامێرن شەریکمانن لەم وڵاتەیە بەڵام ڕوتبەیان لە ئێمە کەمترە. یعنی ئەمە شتێکیش نییە کە ئێمە ئیفتیرایان بۆ دروستکەن چونکە ئینشاڵڵا ئەو جۆرەشتانە لە ئێمە زۆر دوورە ئێمەمانێ ئەم شتانەشکە ئیڵێن هەمووی بە وەسائق حتا دەقی ئەو قسانە بە وەسائق نەقڵکەینەوە. ئەوەی کە خوێنمەوە بزەبێت لە وەسیقەیەکایە وەزارەتی مستعمەراتی ئینگلیزی کە پێوترێت کۆلۆنیال ئۆفیس مختصەرەکەی کاپتەڵ سی کاپتەڵ ئۆیە ژمارەی وەسیقەکە 630 خەتمائیل 1611 خەتێکی ترمائیل 1 پاشان 144277 extract from near east 5 مارسی 1931 ئەلە وەسیقانەیە کە ئەو دەقانە ئەو قسانە کە هی ئەو نابەڕێزانەی تایە بەرامبەر بە کورد بەو شێوەیە کە هەڵوێستیان بوو طبعاً مادام ئەوە دید و تێڕوانینیان بوو بێ کە هەمویان لە حرکاتێکی قەومی شۆڤێنیا پەروەردە بوو بوون بە تەکید هەراوە تەماشای کورد دەکەنەوە کە پێویستە بلکێنرێن بە منطقەی عەرەبیەکەوە لەبەرەوە زۆر بەداخەوە یعنی ئەو ئیشانەی کە ڕوویەدا لەو سەردەمانەیە بە قازانجی کورتی چی نەهاتەوە. هەر لەو سەردەمانەشا بوو کە وەکو وتم سەبیح نەشئەت تعین بوو کە ئەو پێشووتر تورکمانە خۆی پێشووتر وەزیر بوو لە حکوومەتە دوایی لە ئەنقەرە تعین بوو بە صیفەتی سەفیر ئەنجا پێی وترا مطلق الصلاحیە یعنی بە کەیفی خۆی توانێت چی ئیمزاکە ئیمزایکە چی لە قازان چۆن عەقلی ئەبڕێ چۆن عەقلی بە شدە شکێ بەو شێوێ بڕوا ئیشی خۆی بکە و بیکە. لەو سەردەمەشا بوو کە وەکوتم نووری سەعید چوو بۆ ئەنقەرە لە 1930 بوو چوو ئەوانش داوایان لێکردوتیان ڕێگا بدە با ئێمە بتوانین بینە ناوەوە هەتاکو بتوانین کوردەکان تەئدیب بکەین بۆ ئەوەی بتوانین بینەوە ئەو دی طبعا ئەمە شتێکی سەیرە یعنی خەڵکێک کە لە ساڵی 1970 سلێمان دمریل کە ئیتیفاقی لەگەڵ سەدام حوسێن کردبوو جێشی تورکی هاتە ئەمدی و خەڵک زۆر پێی سیر بوو با بە حدودێکی نێودەوڵەتیە بڕیوێتی پێشتر لە ساڵی 1936 بڕی بوویان پێشتر پێش 1936 ڕئیسی حکوومەتی تورکی داوای کردبوو کە لە نووری سەعید ڕێگای بدا بێتە ئەمدی یعنی ئەوان بە شتێکی زۆر تەبیعیان زانیوە کە بێنە ئەمدیەوە بۆ کورد کوژی لەبەرەوە کورد پارێزگاری خۆی دوای فەزڵی خوای گەورە بەو شاخانەی خۆی کردووە هیچ کەسێک نییە لە پیاوەتی بڵێ پاراستوو من بۆیە بەدایمە هەمیشە ئەومان لەبەر چاو بێمە کورد بۆ خۆمان ببین بە شت مهمترە وەک لەوەی خەڵک بمانکە بەشت چونکە کورد قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ سواری ئەسپی خەڵکی بیت پیادەیت تۆ گەر بەهێز یەکی چکە ببی بە خاوەن قووەتەکەت لێسەنێت. لەو سەردەمانەیە طبعا کە ئەبوو سیاسەتی تعلیمی لە کوردستان خۆی بگرت هەیە خۆی نەگرت دائما حکوومەت ئەوەیە و ئەی خەڵکی کەفوو نییە پیاوی متعاطف لەگەڵ کوردان نییە ئەوانی کە لە بەغدا و مووسڵن عادەتەن ئەوان لە بەغدا و مووسڵ و سەرپەرشتیانە کرد ئەوان زۆر بە هاناوە نەئەهاتن یان احتیمامیان بە تعلیمی کورد نەئەدا بەو شێوەیە یان ئەیانوت پارەمان نییە میزانیەمان بەش ناکە هەروەها ئەو یاسایی کە پێیان و یاسای زمانی کوردی هیچ کەسێ هەوڵی بۆ نەدا بۆ بڵاوکردنەوەی
یان کە ئەبواە مدیرێکی یاریدەدەری گشتی کوردی لە وەزارەتی داخلی هەبێ دانەنرابوو داوا کرابوو دوو مەدرسەی سانەوی بکرێتەوە لە هەولێر و سلێمانی نەکرابەوە ئەمانە هەمووی کۆمەڵە وعدێکی شتێکی سادە و بەسیتیش بوون کە دروست نەکرابوون ئەوانەش هەمووی وای کرد کە کورد ئەوەندەی تر دڕدۆنگ ببێ بێ ئومێد ببێ بێ متمانە ببێتەوەی کە ئومێدمانە گەر بێتە سەرەوەی عەرەب شتێکمان بۆ بکە لە دوای ئینتیدا بەڕاستی هەر لە ئێستاوە مایە پووت بووین و سەرمایەکەمان سوتاوە چونکە ئەوان هەمیشە ئەیانود مەدرسە لە ناوچەی کوردیە هەیە ئەوەندەی کە خەڵک بێوە بخوێنێ ئەتوانێ بچێ یان ئەیانود خەزێنەی عێراقی ئەوەندەی پارەتیانە بەشی ئەو بکە مەدرسەی تریان بۆ دروست بکرێ یا مامۆستایان بۆ بگیرێ هەروەها دائیمە ئەوانەوە ئەگەر ئێمە احتیمام بە کوردەکان زۆر بدەین جاوە حجەیەکە ئێستش بەکاری دێن حتا ئێمە لە ساڵی 1970 مامۆستایەکمان هەبوو ئەندامی منەظەمەی حیزبی بەعس بوو لە سلەیمانی ئەها دەرسێکی پێوتین پێوترا ثەقافەی قەومی هی بەعسێتی بوو کتێبێکی ئیلیاس فەرەح بوو پێمانەوترایەوە یا هی مونیف ڕەزاز بوو بیرم نەماوە زۆر لە منەظیرە عەرەبە قەومیەکانی بەعسن ئەیود ئێمە دائیمە ئێران و تورکیا و رووسیاش گلەی ئەوەمان لێکاڵێ ئێوە مافی زۆرتان داوە بە کورد ئەمە تەمان لە ساڵی هەشتایە وایە ئێوە مافتان زۆر داوە بە کورد لەبەرەوە ئەم وڵاتانی تریش داوای ئەو مافاناکەنەوە تەمە خۆی سەبەبەکەوەیە کە حکومەتی مرکزی لە بەغدای ئەوەندە بە قوت نەبن بتوانێت وەکو تەتریک و تەفریسەکە بەسەر هەموو کووردە بیچەسپێنێ لەبەرەوە دائیمە گیانی یاخیبوون و ئەو شاخ و چێوانە قەڵای کورد بوون زوو توانیویانە بچنەوە و شۆڕشەکان بەردەوام بە شخصیاتی کوردی و پاشان بە پارتی تاکو ساڵی 1975 و اینجا بە پارتی و یەکێتی بەردەوام بۆ پاشان لە فتراتی تری ئیسلامی شەهاتۆتە ناوی 1985 بەم سێ باڵا لیبرالی و سوسیالی و دینیەوە توانیوێتی بەردەوام خۆی بگرێ لەبەرە ئەوەش دیسان کاریگەریەکی گەورەی هەبوو کە ئەوانێشێک لە حجەکانیان ئەوە بوو ئەنو ئاخرەگەر ئێمە زۆر احتیمام بە کوردەکان بدەین تورکیا و ئێران زەختە خەنەوە سەر حکوومەتی عێراقی ئەڵێن ئێوە کە زۆر احتیمام بە کوردەکانە دەن زیاتر لە ئێمە معنای وایە وا ئەکەن کە کوردی لای ئێمەش ڕاپەڕن بۆی ئەو هەدەفانەیە ئەو ئامانجانەی ئەوانش دیسان بێتە دەست بە هەر حاڵی تر وەزعەکە دقە بە دقە بەرەو خراپترە ڕۆی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر ئەڕۆی لابردنی تۆفیق وەهبی کاریگەری هەبوو ئەو جەولەی کە جەعفەر پاشا و یۆن کردیان لە ناوچەکە کاریگەریەکی خراپی هەبوو نەک باش هەروەها قائیدی شورتەی سلێمانی کە لایان بردبوو یەکێکیان هەنابوو غەیری کورد کردویان بە مدیری پۆلیسی سلێمانی ئەوەش تەسیری گەورەی هەبوو هەروەها هەرچی مدیر و قایم و شخصیاتی کوردی هەبوو هەمویان لا بردبوون ئەنجا ئەو شخصیەتانێکەوە ئیلتیماسیان نووسیبوو عریزەیان نووسیبوو شەکوایان نووسیبوو ناڕزایی خۆیان لە حکوومەتی عێراقی نووسیبوو هەمووی وەلانرابوون و مخرابوون ئەولاوە زەختێکی زۆر دروست بوو لەبەر ئەوە ئیتروای لێ هاتبوو کە لە ئانوسعاتی تەقینەوەیە بێ هەتاکو گەیشتە ئەوەی کە لە ساڵی 1930 لە مانگی ئەیلولە مانگی نۆ بڕیار درا ئینتیخاباتێک بکرێت ئەوانی سلێمانی کە مەجلیسی محەلی لێبوو بڕیاریاندا کە ئەو کاتەن پەرلەمانتارە قەومیەکان و کەسایەتی قەومیە عەلەمانیەکان مسەیتر بوون بەسەریا و نوێنەری شێخیش کە براکە شێخ قادری برای حەفید کە مێردی حەبسەخانی نەقیبە کە مەشهورە حەبسەخانیش دەورێکی زۆر ئیجابی گەورەی بینی لە ئێستا بەدواوە کاریگەریان هەمووی لەسەر ئەوە هەبوو کەەوە یەک پارچە بکەونە مزاهرەکردن لەبەر دەرکی سەرای سلێمانی یەکەم جار نزیکی 200 کەس بوو هاتن دوای خەڵکێکی تریان پێوەلکا بوو بە 500 بوو بە 1000 دوایی وردەوردەوای لە هەر ئەوانەی کە لە ناوەوە بەرنامە و پلانیانە کێشا بۆ ئەنجامدانی ئینتیخاباتێک لە سلەیمانیە وەکو محاسەرە بوون بەڵام پۆلیس کەوتە تەقەکردن لە خەڵکی و یەکێک کوژرا کە ناوی عەولە سیسەی قارەمانە و بوو بە ڕەمزێک ڕەنگە هەندێکتان خوێندبێتانەوە کە شۆڕشی بەردەرکی سەرا و ڕاپەڕینی بەردەرکی سەرا و شۆڕشی ئەیلول و یان ڕۆژی ڕەشی ئەیلول و ئەو لە سیسەی قارەمان بە گولەی ئینگلیز کوژرا بە گولێ عەمیلەکان کوژرا بەو شێوەیە تەبانی تر وەلحاصل کە بوو بە شتێک کە لە نێوانی هەردوو تەرەفە حکومت لە تەرەفی خۆی ئەویست هەرچۆنێک بێ ئەو ئینتیخاباتە بکرێت چەند کەسانێکی لە پیاماقوڵانی شارەوەیکەوە جویان لێ ئەگرتن هێنابوون و خەڵکیش بە بەرد و بە چقۆ و بە ئەوانەی کە پیانەکرا هاتبوون بەرەو بەردەرکی سەرا و
لەو کاتەشە ئەو ڕوبەڕووبوونەوەی ڕوویدا ئەوەش کاریگەریەکی هەبوو چونکە ئینگلیز زۆر لەوە ئەترسا سەدای ئەمە بگا بە عوسبەت الئومەم ساڵ 1932 ئەبێ ئینگلیز عریزە بدا بە عوسبەت الئومەم کە عێراق بکا بە ئەندامی نێو دەوڵەتی ئەمەش کاریگەریەکی گەورەیە بێت کەوا بوو کوردەکان ڕازی نین لە سیاسەتی حکوومەتی عێراقی کەوا بوو ئینگلیز بە ئینتیدابی خۆی نەیتوانیوە وەکو عەرەبی ڕازی کردو کوردەکانیش ڕازیکە ئەوەی تر کۆمەڵێک ئیشکالاتی تر دروست بوو ئەوە هەمووی کاریگەری گەوریان هەبوو لەسەر ئەوەی کە بەو شێوەیە ڕەوتی کارەکان بەو شێوەیە بڕوە لەو سەردەمانەیە بوو کە ئیتر خەڵکی شاری سلەیمانیش و ئەلمانیە کوردیەکانیش وەکو تۆفیق وەهبی و ئەو ڕەمزانەی تر ڕەمزی بەگو تۆفیق بەگو ئەوانە هەستیان پێکرد کە ئەوان بە تەنیا بۆ خۆیان وەکو کوڕی شار بە دەردی مارکسیەکانەڵێن وردە بورژوازی ناو شار کارەکەیان پێ هەڵناسووڕێ چونکە ئەمە وڵاتێکی سەناعی نیە کرێکارەکان وەکو مارکسیەکانە ئەڵێن ڕاپەڕێنرێن بۆ شۆڕشکردن لە ناو شارە و قەڵای سەختی سەرمایەدار تێکدرێ بەڵام یەکێکی وەکو شێخ کاریگەری هەیە لەو سەردەمانەیە ئیتر شێخیش هاتەوە ئەم دی و شێخ ئەو کاتە لەبەری ئێران بوو لە مەریوان هاتەوە ئەمدی و لە حەفدەی ئەیلوولە ئەم مزاهرەیە لە سلێمانی لە 6 ئەیلول ڕوویدا 11 ڕۆژ دوای ئەوە شێخ هاتەوە ئەمدی و 100 چەکداری خۆی لەگەڵ بوو دوای وردووردە زیاتر پەیوەندی کرد بە خەڵکی ئاغای ئەو ناوچانەوە دەسەڵاتداری ئەو ناوچانە هاتە ناو پێنجێنی کۆنتترۆل کرد و ئیدارەی حکوومەتی لێبردە دەرەوە بە ناوی تەعزیەوە چوو بۆ پشدەر و عەهد و پەیمانی لەگەڵ کۆمەڵی ئاغای تری پشدەریە وەرگر کە هاوکاری بکەن ئەنجا هاتەوە بۆ بەری جاف تەماعی ئەوەی هەبوو کە جافەکان بێنێ بە تەرەفی خۆیان چکە جاف 2500 چەکداریان ئەو سەردەمە هەبوو گوێیان لە مەحمود بەگی خۆیان ئەگەر کە پیاماقوڵی خۆیان بوو و ئینتیداداتیشیان لە خوار سلێمانی لە هەڵەبجەوە بۆ کەلار بۆ کفری هەتا نزیکی خانەقین گرت بوو شێخ بە جەولەیەک لە ناو ئەمانە کاریگەریەکی گەورەی کرد و هەمویانی ڕاپێچ کرد بۆ لای خۆی یەک پارچە لە پێنجێنەوە بەرەو سلێمانی و ڕۆژهەڵاتی سلێمانی جنوبی سلێمانی هەتا گاتە بەری خانەقین کەوتە ژێر دەسەڵاتی شێخ و سەرەتای شۆڕشێکی گەورەی تیا دروست بوو بە قۆناغێکی زۆر گەورەیە ڕۆی ئەنجا خەڵکێکی تر لە ناو شارەکانەوە ڕۆیشتن حکومت مەجبور بوو هەروها بەریتانیەکان دانیشن دیراسەی ئەوە بکەن کە چۆن لە شێخ بدرێت چۆن عیلاجی بۆ بکرێت ئینگلیز لە سەرەتاوە محاولەی ئەویان کرد کە شێخ قەناعەت پێ بکەن لەو دی و حدود بێت دیاریان بۆ ناردبوو هەندێک چەکیان بۆ ناردبوو لەگەڵ مەبلەغێ پارە ئەمە کە کەوتبووە دەمی قەومی عەرەبیەکان ئەیانوت نا ئینگلیز شێخ ئەجوڵێنێ بۆیە ئێستاش قەومی عەرەبیەکان کە لەسەر شێخە نووسن ئەڵەن دەستکردی ئینگلیز بوو بەس خۆی وانە چونکە شێخ نەزەری وابوو هەروکو زۆر جاری تر وتومە لە نامەی شێخە کە نووسیەتی بۆ ئینگلیزەکان ئەڵێ ئێوە بۆ ئیستعدادتان هەبوو ئالجابر لە کوێیت بکەن بە دەوڵەت ئێمە لەوان گەورەتر و بەدەسەڵاتترین بۆ ناتەنوێ ئێمەش بکەن بە دەوڵەت لەبەرەوە شێخ تموحی ئەوەی هەبوو چوەک شەخص چوەکو کوردپەروەرێکیش دەوڵەتێکی کوردی دروست ببێ هەرچەندە لە بەری بادینانەکە زۆر کاریگەری نەبوو بەڵام کاریگەری لەسەر کەرکووک و هەولێر تا ڕادێک ڕەواندوزی کۆن پشدەر جافەتی لەوانە هەمووی هەبوو لەبەرەوە دەسەڵاتێکی باشی بۆ دروست بوو خەڵکانێکی زۆر ئەم جارە هاتن بەدەنگەوە ئەو ناوچانە هەمووی کەوتە ژێر دەستی شێخ بەڵام ئەم جارە ئینگلیز و جەیشی عێراقی پلانێکی مەحکەمیاندانە کە بێن بەرەو شێخ و بۆ لێدانی چونکە سەیریان کرد شێخ لەوە ئەترسن کە تەئسیری شۆڕشەکەی وردەوردە ئەگاتە ناوچەکانی تر و کاریگەری لەسەر شوێنەکانی ترە بێ خۆی فعلەن کاریگەری شۆڕشی ئارارات کرابووە سەر کوردی باشوور کە هێشتا مقاومە بەردەوامە ئەوەی شێخ مەحمودیش کاریگەری کردە سەر شێخ ئەحمەدی بارزانی لە بارزان دیسان ئەویش کە زیاتر بتوانێت تەمەڕودێکی تر یاخیبوونێکی تر لە ئینگلیز و لە دەسەڵاتداری عێراقی ڕاگەیەنێ هەروەها کوردێکی تر کە لە ناو جەیشی عێراقیا بوون 3 ئەفسەری گەورە هاتنە دەرەوە ئیلتیحاقیان بە شێخەوە کرد بەرپرسانێکی تر هاتن ئەوەش تەئسیری هەبوو دیسان بەو کاریگەرێتی شێخ کە کردی بەری قەرەداخی بۆ خۆی مسۆگەر کرد کە هەمووی چیای سەختن ڕۆیشت بەرەو خواروتر هەتاکو گەیشتە ڕووباری نزیکی دیالە زێ گەیشتە ئەو ناوچانە گەیشتە ئەوەی کە تەهدیدی خانەقین بکا کە ئەچێتە ناوی کە ئیتر هەمووشمان نەزانین خانەقین
شوێنەکە زۆر نزیکە لەوەی کە لە کاریگەری ئەم جارە لەسەر بەغدا دروستەکە. ئەوەش طبعاً بەنسبەتی حکومەتی بەریتانی و حکومەتی عێراقی شتێکی زۆر گەورە بوو. لە لایەکی تریشەوە حکومەتی شێخ شۆڕشەکەی شێخ هی ئەم جارە ئیسیفادەی لە زۆر شت کردبوو، هەر ناوچێگە کەوتە بەردەستیان و کۆنتترۆڵەکرا ئیدارەیەکی بۆ دائەمەزران. ئەو ئیدارێژ یەکسەر کۆنتترۆلی ئەو ناوچانیانە کرد، یعنی لە مدەیەکی زەمەنی 5 مانگیدا لە پێنجێنەوە هەتا سنووری خانەقین شێخ توانی بووی کۆنتترۆڵێکی بۆ دا بمەزرێنێ وەکو نیمچە حکومەتێکی تیا ئیعلان کردبێ بێەوەی تەوان ئیعلانی حکومەتیشی تیا کردبێ. لەبەرەوەی تر بڕیاردرا لە بەغدا مؤتەمەرێک گیرە هەر لە مانگی ئازارە بڕیاردرا کە بە هەر شێوەیەک هەیە شۆڕشی شێخ مەحموود لە ناو ببرێ بۆی کاریگەری لەسەر شوێنەکانی تر نەبێ و پێویستە هجووم بکرێتە سەری بە شێوەیەکی عسکەری و تەئیدی تەواوی بەریتانیەکانی پێویستە بۆ مسۆگەر بکرێت. حکومەتی بەریتانیش بڕیاریدا ئەنجا منشوراتێکی زۆر هەروکو ئێستا لە ئەفغانستانە منشورات فڕێدرێتە خوارەوە کە خەڵکینە هاوکاری تالیبان مەکەن. ئەو زمانش تەمان هەر نەخشەیەکی ئستعماری کۆنەوە ئەو غەربیانە بەردەوام لەسەری ڕۆشتون لە جەنگی جیهانی یەکەم و دووەمیشە هەروە بوو بەشەکە لە حربی کەلیمە منشوراتیان فڕێدای خوارەوە کە خەڵکینە یارمەتی شۆڕژگێڕەکانی شێخ مەدەن و ئەجینا هەموو گوندەکانتان بەر قومبەلە ئەکەوێ لێتانە درێ. ئەوە تەبعاً هەروەکو لە وەسایقەکانی خۆیانە هی مستعمراتی بەریتانی کە ئێستا هەیە وەزارەتی مستعمرات ژمارە 1930 ختمائیل 1961 ختمائیل 2 هەروها لە تەلەگرافی 19 جانیوەری 1930دا هاتووە. بەهەرحاڵ و بوو کە سوپایەکی زۆر هات بەرە و ناوچەی شێخ کە لەو ناوچانە بوو. شێخ تەبعاً لە منطقەیەک بوو لە گوندێک پێوترا ئاوە باریکە نزیکی 20 میل لە تووت خورماتووە و دوور بوو سەر بە لیوای کەرکووک بوو کە تازە تەشکیل کرابوو دروست بوو هاتن دەوروبەری شێخیشیان گرت و اینجا بە قووەیەکی جەوی زۆر بە فڕۆکە هێزی ئاسمانی ئینگلیزی هەروەها مەلەکی و حکومی ئەو کاتێهی حکومەتی عراقیش هەبوو هێرشیان هێنایە سەر ناوچەکە و چەندین لیوای عسکەری مەشات و پۆلیسی خەیالە 500 پۆلیسی خەیالیان پێوە دەو کاتە کە بریتی بوون لەوانەیە ئەسب سوارن یان ئێستریان پێ هی ناوچیا و ئەو شوێنانە کە هەم شەڕەکەن و هەم ئەتوانن بەو شوێنانەشا بێن کە جەماعەتی شێخی لێیە. بەڵام شێخ زۆر لە زۆر شەڕەکانە توانی خۆی لادا هەر لەو کاتەوەی کە پێنجێنی گرتبوو لەبەرەوەی حکومەتی عراقی و جێیشی عراقی کە ئەهاتن اعتیمادیان لەسەر ئەو بوو کە کورد چێ هاوکاریانەکە ئەو کوردانی کە لە ناو جێیشی عراقیا بوون زوو خەبەرەکانیان نەگەیاندەوە بە شێخ ئەیتوانی خۆی لەو ناوچانە لادا کە ئەمان هێرشیان بۆ ئەهێنا و بالعکس ئەوان ژیان توانی زەربە زیاتر لە جێیش بدەنەوە. لەو شەڕەیە بە هەر حاڵ 16 کەس شەهید بوون لە پیاوانی شێخ ڕەحمەتی خوایان لێبێ و خەڵکانێکی زۆریش بریندار بوون. شێخیش سەر لە نێتوانی جاریش کە بگەڕێتەوە ئەودی و سنووری ئێران لە ناوچەیەک لە گوندێک پێڵەن پیران کردی بە قەڵایکی خۆی و لە ناوچێ مایەوە تا ماوەیەکی زۆر دوایی حکومەتی ئێرانی و حکومەتی عراقی زیاتر تینیان طبعاً خستەوە سەر ناوچەکە و بەتایبەتی حکومەتی ئێرانی بۆ ئەوەی هەرچۆنە بێ شێخ لەو ناوچانە دەرکەن. دیسان هجوومێکی ترکرایەوە دوایەوەی کە شێخیان هێنایەوە ئەم دی و تاکو وای لێ هات کە شێخ بە دیلی کەوتە بەردەستیان خۆی تەسلیم کرد. طبعاً لە دەوروبەری پێنجێ نابوو شێخ هاتبووە ئەم دی و لە مەریوانە ئەو کاتە شێخ خۆی تەسلیم کرد چونکە ئەو کەسانی بە دەوروبەریەوە مابوون کەم بوون و مەجای شۆڕش بەردەوام بوون نەمابوو و هەروەها حکومەتی عراقی و جێیشی عراقی و بە یارمەتی حکومەتی بەریتانی ئەو ناوچانە هەمووی گیرا بوون و شێخ نەیتوانی زیاتر بەردەوام بێ هەتاکو بەو شێوەیە شۆڕشی سێهەمی شێخ مەحموودیش کۆتایی پێهات هەروەکو دوو شۆڕشەکەی تری چونکە لە شێوەی کارکردن و شێوازی شۆڕشەکە و هەڵگیرسان و پەرەسەندن و کببوونەوەی وەکو یەکوا بوون کە دیارە ئێستا ئەگەر ئێمە تەقیمیکەین نابێ بڵین بۆچی حیزبی نەبوون چونکە و سەردەمەکاری حیزبایەتی نەبوو و دەور و ڕۆڵ یەکێکەی بینی کە کاریزمی لە ناو خەڵکەکەیە کارتێکردنی هەبوو خەڵکەکەش سادە بوون بە دوای ئەفکاری خۆیان ئەکەوتن بەڵام نەئەبوو بە قەناعەتێکی وا زۆرتر هەموو لەسەری بمرن
بەڵام هەر ئەوە بۆ شۆڕشی شێخ مەحموود ناوترێ بۆ شۆڕشەکانی تریش کە توولی کێشاوە کە عومەر المختار 20 ساڵی توول کێشا بەڵام دوایی خۆشی ئەسیر کەوتو لە بەرچاوی خەڵکەکەی خۆی ئیعدام کرا یا ئیمام شامل لە داغستان یا شۆڕشی سەید ئەحمەدی برێلەوی لە 1930 لە هەندستان و شەهیدبوونی لە ناوچەی کشمیر لە ئێستای هەندستانە طبعا ناوچەکە کە ئەوی لێ شەهید بوو خۆی گەرامیان بە شەهید وەربگرێ ئەوانەی کەوا لە پێناویان ڕۆیشتون شێخ مەحموود بەو شێوەیە هەرچەندە ڕەنجی زۆریدا شۆڕشەکەی لە جاران بەهێزتر بێ بچێتە پێشتر و فعلەن شۆڕشی سێیەمی کاریگەریەکی زۆرتری هەبوو چونکە وەکو شۆڕشی یەکەم نییە 1990 هەر خۆی بیکا و عەلەمانیە کوردەکان لەگەڵی نەبن ئەم جارە ئەوانیش هاوکاری بوون چونکە شێخ قادری برای ئەندام بوو لە نادیزانستیەکە و تۆفیق وەهبی و ڕەمزی بەگو ئەوانەی تر کە هێما و سمبولێکی کوردایەتی عەلەمانیەکە بوون هاوکار بوون هەمویان لەگەڵیانە پێکەوە بۆیە کاریگەری شێخ ئەم جارە گواستیەوە بۆ ئەوەی کە ئەشیا لە قۆناغی ترا ڕەنگە ببوایە بە شۆڕشێکی گشتگیری نەتەوایەتی هەموو کوردستان بەڵام بە تاکید لەو سەردەمەیە هەر دیارە ئەوە کراوە بە تایبەتی کە کورد هیچ جۆرە شتێکی لە دەسەڵاتان نەبووە بتوانێت بەرەنگاری هێزی ئاسمانی مەلەکی بەریتانی بگرێت چونکە ئەو سەردەمانە هێزی ئاسمانی مەلەکی بەریتانی بۆ دژایەتی ئەو دەسەڵاتە بەرفراوانەی هێتلەر پێشتر بۆ ئەڵمان شەڕ یەکەم نەک بۆ هێتلەر بۆ شەڕ ئەو هێزی فڕۆکەوانی و ئاسمانیە بە هێزەی بەریتانیەکان بۆ بەرامبەر بە ئەڵمانیەکان و دەوڵەتی عوسمانی و ئیتالیا دروست بوو کە لە جەنگی جیهانی یەکەمە هەبوو لەبەرەوە ئەوان کاریگەر بوون و وە کوردیش هێشتا ئەوەی دەست نەکەوت بوو کە بتوانێت چەکێکی دژە هەوایی پەیاکە لەبەرەوە شۆڕشی ساڵی 1930 شۆڕشێکە تایبەتمەندی خۆی هەیە کاریگەری خۆی هەیە هەرچەندە کەمە ماوەکەی کەمە بەڵام هەروەکو چۆن وتمان شێخ سەعیدی پیران هەزار ڕەحمەتی خوای لێبێ دوو مانگ خۆی لە شۆڕشەکەیە مایەوە بەڵام شۆڕشەکە توولی کێشا لە دوای خۆی شۆڕشی شێخ سەعیدی پیران فاصڵێکی گەورەیە لە نێوانی خەباتکردن لە یعدامکردنی ئەو لە 1925 بۆ 1930 چەوسانەوەیەکی ڕیشەکێشی کوردەکانی تایە لە باکوور ناسۆر و محنەتێکی گەورەیە کە لەو زمانەوە دەست پێکە هەتا زمانی ئۆجەلان و 1970 سەر لە نوێ پەکەکە کە دەست پێکاتەوە بە شۆڕش فاصڵێکی زۆر توول و درێژی 50 ساڵی لە معانات بەسەر کووردا هاتووە کە مهمە کە ناسنامەی خۆیان ون نەکردووە و خۆیان تیاپاراستووە و بە شەرەف و ئابڕوو جوامێریەکەەوە بەو شێوەیە ماونەتەوە لەبەرەوە جێی خۆیەتی ئێمە کە ئەم شۆڕشانە ئەخوێنینەوە سەر لە نوێ احتیمام بەوە بدەینەوە بزانین منتەڵەقی فکری زەمینەی سیاسەتی دید و تێڕوانینی ئەم سەرکردانە و ئەم شۆڕشانە چۆن بوون تا چەند دەتوانین ئێمە ئیسیفادەی لێ بکەینەوە بە تاکید ئێمە ئێستا تاکید هەمیشە لەوە ئەەکەینەوە کە شۆڕشی شێخ مەحموود خۆی دید و تێڕوانین و بۆچوونی تەسەوراتی کە هەبوو لە شریعەتی ئیسلامەوە لە باوەڕبوون بە ئیسلامەوە لەو سەردەمەی فکرەی جامعەی ئیسلامیەوە هاتبووە دی کە دژی پەیمانێکی ئەنگلۆ عێراقی بوو کە لەو سەردەمانە سوپای بۆ عێراق دروست بوو دەوڵەتی عێراق چەسپا کە سەرەتایەک بوو بۆ ئەوەی کە دیسان دەسەڵاتێک بێتەوە سەر ناوچەی کوردستان کە دەسەڵاتی عەرەبی عێراقیە لەو سەردەمانەوە بەردەوام بوو هەسا ساڵی 1991 ئەگەر زیندوماین ئینشاءالله ئاڵلقەی داهاتوو باسی بزوتنەوەی شێخ ئەحمەدی بارزانیە بە پشتیوانی خوای پەروەردگار خوای گەورە ئێمە شوێوە سەرکەوتوو بکە بەرچاومان ڕوون کا زیاتر دید و تێڕوانینمان قوڵتر کە وامان لێ بکە پەی بە زۆر شتی تر ببین و خوێندنەوەمان بۆ شتەکان ڕاست بێ لە دەقەکانی خۆمان تێبگەین وەکو فکر لە واقعەکانمان تێبگەین وەکو زەمان و خەڵک خوای گەورە ئێمە شوێوە سەرکەوتوو بکە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.